gönülden teşekkür ediyorum. Şükranlarımı sunuyorum. بنالی یەڵدەرم جێگرەوەی ئەحمەد داود ئۆغلۆ بۆ سەرۆکاتی پارتی دادوگەشەپێدان و سەرۆک وەزیرانی تورکیا لە ڕووی ئاینەوە بە کەساتیەکی داخرا و لە بیرکردنەوەی سیاسیشدا نزیک لە ئەردۆغان و لە پیشەکەشیدا بە کەسێکی سەرکەوتوو دادەندرێت. Az önce açıklandığı üzere yapılacak kongrede بنالی یەڵدەرم لە ساڵی 1955 لە چارۆسکەی ڕەفاهیە لە پارێزگای ئارزنجانی باکووری خۆرهەڵاتی تورکیا لەدایک بووە. بەشی ئەندازیاری میکانیکی لە زانکۆی تەکنیکی ئەستەمبوڵ تەواو کردووە و پاشان لە زانکۆی دەریاوانی جیهانی سەربەرەخراوی دەریاوانی نێودەوڵەتی سوید ماستەری بەدەستهێناوە. بنالی یەڵدەرم لە ساڵی 1975 ژیانی هاوسەرەتی پێکهێناوە و خاوەنی سێ کوڕە. یەڵدەرم چەندین پۆستی لە بواری دەریاوانیدا وەرگرتووە و لە نێوان ساڵانی 1994 بۆ ساڵی 2000 بەڕێوەبەری گواستنەوەی دەریایی بووە لە ئەستەمبوڵ و کە لەو کاتەدا ئەردۆغان سەرۆکی شارەوانی ئەستەمبوڵ بووە. هەر لەو کاتەشەوە لەگەڵ ئەردۆغاندا ئاشنایەتیان پەیدا کردووە. یەڵدەرم ئەندازیاری شەمەندەفەری خێرا و تۆڕەکانی ژێرزەویە و چەندین دەستکەوتی گەورەی ئەندازیاری لەو بوارەدا هەیە. لەوانە ڕێگای خێرا و پردی ئەستەمبوڵی سێم و تونێلی ئۆراسیا و پردی عوسمان غازی لەگەڵ ڕێگای شەمەندەفەری خێرا و ژمارەیەکی زۆر فڕۆکەخانە. یەڵدەرم لەگەڵ دامەزراندنی پارتی دادوگەشەپێدان ئاکەپا چووە ناو بواری سیاسەتەوە. یەکێک بووە لە دامەزرێنەرانی ئەو حیزبە لە ساڵی 2001 و لە خولی 22 پەرلەمانی تورکیادا لەسەر شاری ئەستەمبوڵ بووە بە ئەندامی پەرلەمان و لە 4 کابینەی ڕابردووی دادوگەشەپێداندا لەسەر یەک وەزیری گواستنەوە و گەیاندن بووە. یەڵدەرم بە کەسێکی داخرا و لە ڕووی ئاینەوە دادەندرێت. ڕۆژنامەکانی تورکیا باز لەوە دەکەن کە جارێک لەگەڵ ژنەکەی بەشداری بۆنەیەکی ئابووریان کردووە و دوور لە یەک دانیشتون. ئەوەش بووە مای ڕەخنەی ڕۆژنامەنووسان. لەو ماوەیەشدا کە وەزیر بووە چەندین جار بە ئەنجامدانی جیاوازی ڕەگەزی لە وەزارەتەکەیدا تۆمەتبار کراوە. بەشێک لە ڕۆژنامەنووسانی تورکیا بنالی یەڵدەرم بە پیاوی گوێڕایەڵی ئەردۆغان ناو دەبن. بە تایبەتی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ڕوون بۆەوە لە ناو کابینە وزارەکەی ئۆغلۆدا یەڵدەرم بە توندی لایەنگری گۆڕینی سیستەمی سیاسی تورکیا بووە بۆ سیستەمی سەرۆکایەتی. لەسەر دۆخی ئەمنی تورکیاش بیرکردنەوەی یەڵدەرم بەو شێوەیە کە پرسی تیرۆر زۆرترین دوودڵی لە تورکیادا دروست کردووە و دەشڵێت لە ئەجێندای تورکیادا ئەو کێشەیە بەیەکجاری دەسڕنەوە و خەڵکیش نابێت گومانی لەوە هەبێت. ئەوەش بە بڕوای چاودێران هیوای دووبارە گەڕانەوەی حکومەت و پەکەکە بۆ سەر مێزی دانوستان بۆ کاتێکی نادیار دوور دەخاتەوە. لە 19 ئەم مانگەشدا لە کاتی هەڵبژاردننی بە سەرۆکی پارتی دادوگەشەپێدان و کاندیدکردنی بۆ پۆستی سەرۆک وەزیران یەڵدەرم لە وتارێکدا ڕایگەیاند بە هەماهەنگی تەواوە لەگەڵ هاوڕێکانی لە پارتەکەی بە تایبەتی لەگەڵ ئەردۆغانی سەرۆکدا بەردەوام دەبێت لە کاری هاوباش. دوای قبولکردنی دەست لە کارکێشانەوەی ئەحمەد داود ئۆغلۆ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا داوا لە حیزبی زۆرینە دەکات کە حکومەت پێک بهێنێت. بەوەش 65مین کابینەی حکومەتی تورکیا پێک دێت کە سەرۆکەکەی تەنها کادرێکی تەکنۆکراتە. سەرهەنگ ئیسماعیل NRT